دەیانەوێت لە سەرپێکانی خۆیان ڕاوەستن و بژێوی خێزانەکانیان بەم پیشەیە پەیدا بکەن. ئەم دیمەنانە کاری دەستی بەشێک لە ژنانی گەرمیان و بەدەست و پەنجەکانی خۆیان لە هەوڵی پێشخستنی ئابووری خێزانەکانیان و کردویانە بە سەرچاوەی بژێوی و پڕکردنەوەی ئەو بۆشایی کە لە ماڵەوە ڕوبەڕووی دەبنەوە. ئەمە سێم پێشەنگامانە من بەشداریەکەم لە ئەم گرۆپەیە. شتەکانی من زیاتر هی ماڵە و مەدالیا و شتا ئەم جارەکانی تر شتی ترم دروست کردە. شتی ماڵ بۆ ئەم ئافرەتانە بێت پیاوانیشمان دروست کردە ئێستا. باشە سوودی هەیە، سوودێکی هەیە بۆ خۆمان باشترێک. لەو باشترێکە بەدەستی بەتاڵ لە ماڵەوە دانیشیت. ئەمەم هەم مەشغوڵمانەکات، هەم لایەنە دەرونیەکەمان مرتاحە بین، هەم لایەنە مادیەکەشمان سوودی هەیە. ئامانجمان ئەوەیە کە ژنان و کچان بتوانن لەسەر پێیەکانی خۆیان ڕابوەستن و بۆ ئەوەی بتوانن کاری خۆیان بکەن. شتی نوێش دروست دەکەین و شتی فڕێدراویش دروست دەکەین. ئەوان بەرهەمەکانیان لە ماڵەوە دروست دەکەن و هەر جارە و لە جێگایەکی شار بۆ کڕیاران هاوشێوەی پێشانگایەک نمایشی دەکەن. کارەکانیشیان زیاتر بۆ جوانکاری و ڕازاندنەوەی ماڵە. بەهۆی زۆر ماندووبوونیش بە بەرهەمەکانیانەوە نرخەکانیشیان جیاوازە. لە ڕاستی خەڵک زۆر حەزی لێیە، خەڵکیان سەردانمانەکەن بۆ ئێرە شتەکڕن، بەڵام زیاتر لە نرخە تۆزی ئەوان معاملە شتی تیاگە معاملە شەر هەیە، بەڵام نرخەکانیان پێ گرانە. ڕاستی ئێمە کاری دەستی لاکی زۆر ئەبین پێوە، شتەکانش گرانە کڕین لە بازار کەرەستەکانی تۆزی نرخەکانمان گرانەکە لای ئەوانەوە. گەڕان بە دوای کار و کەسابەتدا تەنها لە چوارچێوەی پیاواندا نەماوەتەوە، بەڵکو ژنانیش دەیانەوێ لەو تێکۆشانەی ژیان بەشدار بن و بەدەستی خۆیان بەشدار بن لە پێشخستنی ئابووری و بەدەستهێنانی سەرمایە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.